6 مانگ پێ ئێستا زیاتر لە 5 نەفر ئەزیان کرد و ئاخری بەنسیبیە کەچی بوو کە 5 ڕووما بێتن. ئێستا ئەمنیەتی یەکەم لە پارەوە جیرایە یەکێکی 2026 لە پارەوە جیرایە خەڵکانێک هەیە زووتر لە بۆ خۆی دەگریتن. دایمەن تاریخە جوانەکان زوو ئەز دەکەن بەروارە جوانەکان زوو ئەز دەکەن بەڕاستی. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێبێت بە بۆنەی ئەوەی بەیانی 5/5/2025 هەڵبەتە ئەمە بەروارێکی جوان و سەرنجڕاکێشە. هاوڵاتیانێکی ئێکجار زۆر بۆ ڕۆژی هاوسەرگیریان هۆڵەکان دەگرن و هاوکات هاوڵاتیانێکی ئێکجار زۆر سەردانی ئارایشتگاکان دەکەن بۆ ئەوەی لەم بەروارەدا بۆنە هەرە جوان و یادگاریەکانی خۆیان تۆمار بکەن. هاوکات بەشێکی تر لە هاوڵاتیان وا دەکەن لەم بەروارەدا منداڵەکانیان لەدایک بێت. من بۆ ئەم مەبەستە گفتوگۆ لەگەڵ خاوەنی یەکێک لە هۆڵەکانی شاری هەولێر دەکەم بزانم بۆ بەیانی کە 5/5/2025 چەند ئاهەنگ هەیەوە لە کێیەوە مۆڵەت وەرگیراوە. کاک ئازاد سڵاوت لێبێت و فەرمو ئێرە زۆر بەخێر چاوان. کاک ئازاد سوپاست دەکەم ئێوە وەکو بەڕێوەبەر و یاخود بڵێم خاوەنی وایت هۆڵ بۆ بەیانی کە 5/5/2025 چەند ئاهەنگتان هەیە و لە کێیەوە بۆ نمونە نۆرە گیراوە تاوەکو خەڵک ڕۆژی ئاهەنگەکانیان بێنە ئێرە و بەریان بکەوێت. بدایەتی 6 مانگ پێ ئێستا طبعاً برادرە کات ئەزی کرد بەس دیارە بۆ قسمەت ئەو ڕەفزی کردەوە پاشەوی نەفرشتراتەوە پاشەوی ماشەڵڵا دیارە قسمەتی خوای و هەیە زیاتر لە 5 نەفر ئەزیان کرد و ئاخری بەنسیبیە کەچی بوو کە 5 ڕووما بێتن. یعنی ئەو 6 مانگ پێشتر هات بەنسیبی نەبوو لەبەرەوەی دیارە مەشاکیلی هەبووە و تازی ئەو شتانە بووە چەند جارێک ڕەفز بووە هەر گیراوە. دایمەن تاریخە جوانەکان مەسەن ئێستا 5/5/2025 ئێستا ئەمنیەتی یەکەم لە پارەوە جیرایە یەکێکی 2026 لە پارەوە جیرایە خەڵکانێک هەیە زووتر لە بۆ خۆی دەگریتن. عادەتی لە ئەوروپاژەوە هەیە ساڵێک پێشتر دەگرن بەس ئێستاوە خەریکە ئیمەش وهای دێتن خەڵک زوو ڕۆژی ئاوسەجی خاستن تاریخە جوانەکان بڕوارە جوانەکان لە خۆیان دیاری دەکەن. لە مێژەوە هەیە مەسەن ئێستا 2012 ئەو کەسێک کە گرتی ساڵێک و مانگێک پێشتر گرتی. بەروارە جوانەکان زوو دەگرێتن. بەڵێ بەڵێ. ئەمە پێم بڵێ کاریگەری لەسەر نرخی دەبێتن. وەڵڵاهی لای منە. نەوەڵا چێ لەو خۆ زووتر بێتن نەفسی نرخە و ئەستان فەرقش پێ ناکەن. ئەوەی کە زوولێتن بە قسمەتی وی دەبێتن. بەیانی کە 5/5 ئێوە چەند ئاهەنگتان هەیە؟ بەیانی ئەمە هەر لە وەڵە گەورەکەیتمان یەک ئاهەنگمان هەیە. یەک ئاهەنگ بەڵێ. ئەو چەند دەبێت حەجزی کردو؟ نارێم چەند جارێک ڕەفز بووە بەس برادەرش خۆم هات هەر سوتفە هات گوتی تاکید نەمایە گوتم وەڵڵاهی مایە ڕەفز بوویتەوە. ینی خەڵکانێک 6 مانگ پێشتر گرتی ئەو تەعزیری کردەوە پاشەوی چەند کەس کات هەتا تەعزیریان کردەوە بەخۆر دەزانین مەسائلی پرسە و ئەو شتانە لێتە گۆیان نەخۆشیە بەس ئەو 5 ڕۆژما بوو بە قسمەتی ئەو برادەر. باسی ساڵانی ڕابردوون بۆ بکە بۆ نمە لە 2024 یاخود 2023 ئەم جۆرە دیاردانە چۆن بوونوە ئەو کات بوونەوە چ شتێک هاتۆتە پێش کە ئێوە بۆن ئەو بابەتە لە بیر نەکەن یاخود سەرنجڕاکێش ینی قەزت چیە قەزت داینە لە 2024 و 2023 بە هەمان شێوەی ئێستا زووتر وادە بەروارە جوانەکان حجز دەکران؟ بەڵێ 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 مەسەن نەسیش 24 نازم دایمەن تاریخە جوانەکان زوو ئەز دەکەن بەروارە جوانەکان زوو ئەز دەکەن بەڕاستی. بەروارە جوانەکان بەڵێ بەڵێ. باش. ئامانجی خەڵک چیە لەوەی کە بەروارە جوانەکان حجز دەکەن؟ دەزانی چۆنە ئێستا دایمەن دەرێم مەسەن زۆرجاران تەلەفۆن لە بۆ زاوای دەکەم دەرێم زاوەک تەلەفۆن نوکە دەیکا کە وەڵڵاهی ڤیدیۆیەکەمان نەما ئەرشیفتان هەیە دەن تاریخەکە چەند دەرێ نازانم. تامان دەرێن تەلەفۆن و خێزانەکە دەزانین بەس ئەگە بەوەڵەکە جوان بێتە مەسەن ئێستا 5/5 کابرا فکریتی دەرێ 5/5/2025 قەزی لەوەیە تاریخەکی جوانە هەتا لە بیر ناکرێتم. زۆر سوپاس بەڕێزن زۆر بەخێبێن سەر چاوان. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی جێبیستی بوون گوتەی بەڕێز کاک ئازاد بوو خاوەنی وایت هۆڵ کە یەکێکە لەو هۆڵانەی لە شاری هەولێر زۆرترین خواستی هەیەوە زۆرترین کەس سەردانی دەکەن. ئەمەی کە گوێتان لێبوو بۆ بەیانی کە 5/5 لە ئێستاوە واتە بوونە دەمێکی باشە خەڵکێکی زۆر هاتووەتە لای خاوەنی هۆڵەکان بۆ ئەوەی ڕۆژی ئاهەنگی هاوسەرگیریان لە بەروارێکی جوان وەکو یاد و یادگارێکی لە بیر نەکراو بکەن و ئاهەنگەکانیان لەو بەروارە جوانەدا بەڕێوە ببەن. زۆر سوپاس بۆ ئێوەش بینەرمان بوون.